لە هەموو دنیا مەسەلەی مادۆژبەرەکان مواسسەیەکی گەورەیە. ڕئیسی وڵات ڕئیس یان ڕئیس وزەرا خۆی سەرۆکی نێشتنی مادۆژبەرەکانە. باشە لە کوردستان لیژنە نیە هەمانگی بەتەنیاکانی سلێمانی دۆ کەولێر هەچین بەتەنیا ئەمە بە ئاسایش ناکرێت. ئێمە کۆڵێکی گەورە ماخستۆتە سەخشانی خۆمان کە زانین مادۆژبەرەکان زەرەدێکی زۆری بۆ ئەمنی قەومیمانەیە. داخەوە من ناشارمەوە لە ناو چاکسازی گەوران بازرگانیشی پێوە دەکرێت و بەکارهێنەریشی زۆر بووە. بەڵێ ئێمە شەو ڕۆژە خەینە سەریەک بۆکو ئاسایش تا کەسێک دەستگیرەکەین بە فەرمانی دادوەر دوای متابعەکردن و ئەوانە و دەستگیرکردنی دوای لێکۆڵینەوە ئەچێتە بەردەمی دادگا هەواڵاکرێ بۆ ئەوێ لەوێ کێشەکە یەکلای یەکرێتەوە ئەنێرێ بۆ چاکسازی گەوران. ئێمە ئەو کێشەیەشمانێ ئێستا لە چاکسازی گەوران زۆر کەیس هاتۆتۆ لای ئێمە لەوانە لاشمان مەوجودنەوانە کە یاخود پێیان گیراوە یا بەکاریان هێناوە جارێککە حالەی دادگاما کردوونەوە. لە ناو چاکسازی گەورانە بەڵێ هەیە ئەو پرسیارە زۆر لە ئێمە کراوە. ئێمە ناشارینەوە بۆشە دووبارەکەم بۆ هەر ئەمڕۆ ئافرەتێک بە نزیکەی 100 گرام شیشەوە دەستگیر کراوە کە ویستویەتی بیبا بۆ ناو زیندان و لەوێ مێردەکەی ساقی بکاتەوە بە خەڵکی تر. ئەم جارەش دووبارە یەکەمەوە لای ئێمە مکافەحەکردن نێژنی مادۆژبەرەکان زۆر دواکەوتوانەیە. تۆ پێشەمو شتێکە بێ خەڵک وشارکەیەوە لە مەترسی ئەو مادەهۆشبەرانە هەر گرتن و فرێدانە ناو زیندان نییە بۆ خەڵکی بەکارێ نەڕەڵم من ئەوانەی کە بەکارێنن لە قانونەکەش هاتووە ئەبێ ئەو کەسانە چارەسەر بکرێن. بەڵام سلێمانی لەگەڵ هەولێر لەگەڵ دۆکەمانگیتانێ بۆ گۆڕینەوەی نام پێ دەڵم سفرە بۆ هیچ هەمانگیەکمانە لە بابل وڵاتان زانیاری لەگەڵ یەک دەگرن بۆ کەسێک کە دەستگیر دەکرێت کە بازرگانێک ئێمە و هەولێر کە بازرگانێک دەزێت لە هەردوو گلامان یان لەگەڵ دۆ یان لەگەڵ کەرکووک یان لەگەڵ گەرمیان لەگەوانە ئەبێ پێیان بڵێن بە بروسکەش بێ بگەێنین فلان کەس لای ئێمە دەستگیر کراوە بەوەندە مادەوە ئاوا بلای ئێوە مەطلوب بەیانە ئەوانەش نییە لای ئێمە نایشارمەوە